کاندیدێکی پارتی دیموکراتی کوردستانم لەگەڵ دەبێت بە تایبەت لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان شاهۆ نەجم کەرکوچی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی عێراق لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت. کاک شاهۆ ئەم کاتت باش. وەڵای پێم خۆشە سەرەتا بەو پۆستەرە دەست پێ کاتت باش بەڕێز. زۆر سپاس. بەڵێ پۆستەرێکت داناوە ها کە داخلی کەرکووکەبی دەڵێن 50 مەترە. بەڵێ وانێ هەنگدانەوێکی زۆری هەبوو. بۆچی 50 مەتر بۆچی ئەم پۆستەرە؟ بەڵێ بەڵێ ئەو پۆست بەڵێ ئەو پۆستەرە ئەوە گەنێکە چۆن پارتیمان حیزبی یەکەمە. ئەو پۆستەرەش بە گەورەیی کە دامانە نیشانەی ئەوە بدە کە پارتی هەردەم حیزبی یەکەمە و ڕەمزی بەرخودان و خۆنە چەمادمان تێکدەوە سەرۆک بارزانیە و ڕەمزی پەیکەری پێشمەرگەمان تێی کردووە کە ئێمە پارتی معنای بەهێز بێ لە کەرکووک یانی کورد بەهێز دەبێ و ئەوەش کە نیشانی ئەوەیە کە ئەو پۆستەرە گەورەیە کە نیشانەیە کە پارتی یەکەمە هەردەم حیزبی یەکەم دەمێنێتەوە. ئەو هەر لە ڕقادات ناوە ئەم پۆستەرە؟ پۆستەرێکی وا گەورە پۆستەرە بۆ ئەوەی کە فترێک هەر کەسێک بێتە کەرکووک ئەم پۆستەرە ببینێ. فترێکی زۆرە ئێمە بەڵێ هەر کەسێک بێتم کەرکووک ئەم پۆستەرە ببینێت کە بزانێت پارتی بە گروتینێکی باش گەڕاوەتەوە کەرکووک و ئینشاڵڵا شێزی یەکەمە بین کە هەوڵە دەین بتوانین دەنگێکی زۆر بۆ کەرکووک بۆ لیستەکەمان بهێنین. باش. کاک شاهۆ بە حکومی ئەوەی بەڕێستان سەرمایەداریشن و پەیوەندێکی کۆمەڵایەتی باشت لەگەڵ خەڵک هەیە باشە پێت وایە دەربچیت؟ بەڵێ هەوڵی جددیە دەین و ئیشاڵڵا کارمان کردووە کە پێشتر کە خزمەتی خەڵکمان کردووە پێشتر کە ئێمە پێشووتر خزمەتێکی زۆری کەرکووکمان کردو و من کوڕە پێشمەرگەیەکم کوردستانم و براکانم پێشمەرگان بەزمن لە شەڕی داعشدا کە پێشووتر کە داعش هێرشی زۆری کرد بۆ کەرکووک توانیم لە حسابی خۆمان خەندەقێکی 65 کیلۆمەتری بکەم کەرکووک بپارێزین کە لەو کاتەوە ئێمە هەستێکی کوردایەتیمان هەیە لە کەرکووک و توانیمانە خزمەتی شارەکەماکەین لە هەموو ڕێیەکەوە و لە ڕووی تەندروستی و لە ڕووی کە وەرزشەوە کە وەرزش کە توانیمان بە هاوکاری کاکیوە بەرپرسی ڕێخستنی کەرکووک گەرمیان لەگەڵ بەڕێز کاکمەنگی توانیمان گەڕانەوەی دەنادی کەرکووک کە تاپۆیان بکەین و بیگەڕینەوە خاوەندارەکانی بگەڕینەوە بۆ نادیەکان و بە تایبەتی 200 دۆنم بۆ نادی کەرکووک کە توانیمان خاوەنداری بگەڕینەوە بۆ نادی کەرکووک کە نادیەکی دایکە لە کەرکووک و توانیمانە خزمەتێکی زۆر بە وەرزش بکەین لە سنوورەکە و خزمەتی هەوڵاتانی زۆرمان کردو بۆیە بڕوای تەواو هەیە بە خەڵکی کەرکووک. خەڵکی کەرکووک ئەم جاریان کەسێکی ڕاستەقینە بۆ کەرکووک هەڵەبژێرێ ئەنجاریان دەزانم کەرکووکیەکان دەستنە سەر سندوقی دەنگدان دەزان دەنگ بەچێ دەدەن. باشە وەڵای کاک شاهۆ ئەمە لای من بۆتە جێ پرسیار هەر کەرکووچێک دەبینین دەڵێ کاک شاهۆ دەردەچێت هەر کەرکووچ بینی ئەڵێ کوێ لە کەرکووک دەرەچێت بۆ نمونە ئەگەر باسی پارتی بکەین باسی حیزبەکان کەش بکەین ئەکید باسی ئەوان شەکرێتن ئەڵێ فلانە کەس لە یەکێتی لە فلانە کەس لە فلانە حیزب بەڵام کە باسی پارتیەکەین ناوی تۆ کاک شاخەوان دێنن. چیت بۆ ئەو خەڵکە کردووە لە کەرکووک؟ ئەوە زۆر سپاسی خەڵکی بە شەرەف ئیش و کاری ڕابردوومان زۆرە بۆ خەڵکی کەرکووک کردومانە و خزمەتێکی ئەو شارەمان کردووە و لە بابینەوە سەر هەر پێشووتر کە گەڕاینەوە کەرکووک لە زەویزاری خۆمان بە هاوکاری پارتی خۆمان توانیمان لە زەویەکانی خۆمان دابەشیکەینە سەر ئاوارەکانی کەرکووک گەڕانەوەی ئاوارەکان بۆ کەرکووک بۆ دەستێکی گەورەمان هەبووە لە گۆڕینی دیموگرافی کەرکووک کە ئەوەش بە گەڕانەوەی ئاوارەکان و دانانی زەوی و ئێمە لە کەرکووک خزمەتمان کردووە خزمەتێکی زۆری شارەکەمان کردووە و هەموو پرۆژەکانی ئێمەش هەر لە کەرکووک بووە و توانیمانە خزمەتی خەڵکی شارەکەماکەین دەرمان نەکرد و پێشووترش کە وەکو باسم کرد باو باپیرانشمان لەم شارە بوونە و خزمەتی ئەم شارەیان کردووە. زۆر باشە.
وابزانام چەند ئۆفیسێکت کردوتەوە بۆ بانگەشەی هەڵبژاردن لە کەرکووک یەکێک لە ئۆفیسەکان چێشت بۆ دروست بوو وابزانم ها حەجی شابی چوونە بوونە سەر خاوەنی ماڵەکە پێیان گوت بوو بۆچی ئەم خانووی خۆتان بەکری داوەتە فلانە کەسە بۆ بانگەشەی هەڵبژاردن ئەمە چارەسەر بوو؟ بەڵێ ئەمە چارەسەر نەبوو بەس ئێمە چۆڵمان نەکرد و معنای هیچ ئەوەیەکمان بەیان ئەوە نەکرد کە بچۆڵی بکەین چونکە کەرکووک خاکی خۆمانە بۆ کەسی چۆڵ ناکەین و پیسەشمان چۆڵ نەکرد یەک شتێک لێرەوە پێ برێم تەنها ئەو خانەوە نەبوو ئەو خانۆ پێشتر حەجی شعبی داگیریان کردو بێجگەلەوە 25 خانووی دیکەی کەوادری ئێمە حەجزە ئاسایشی ئێمە داگیر کراوە کە 25 خانووی کەوادری ئێمە لەم شارە داگیر کراوە حەجی شعبی تێدایە ئەوەش یەکێک بوو لەوانە کە چۆڵ کرابوو ئێمە کردمانە ئۆفیس کە بۆی نێنەوە ناوی بۆیە ئەوەش یەکێک بوو لە ڕنگدانەوەیەکی هەبوو لە لای ئەوان و پێیان ناخۆش بۆ ئەو کارە کراوە ئەجا ئەوە ئێستا بەردەوامن لە ئۆفیسە کارکردنتان بەردەوام خزمەتی ئەو خەڵکەمەت لا لەو ئۆفیسە کارکردمان بەردەوامەوە بەردەوامش دەبین بەردەوامیش چۆڵشی ناکەین چۆڵیشی ناکەن باشە کە دەرچوویت نەخێر کە دەرچوویت بوویتاندام پەرلەمان بەڵێ چی بۆ کەرکووکەکەیت چونکە زۆر کێشان خزمەت گوزاری خراپە کێشەی زەوی وزاری کورد هەیە بەڵێ لە سنووری پارێزگای کەرکووک بەڵێ ئێوە چیەکەن چ بەڵێنێک بە خەڵکەدەن ئێمە پێشەکی ئێمە لە کەرکووک کێشەی خاک و زمانمان هەیە کێشەی نەتەوەمان هەیە ئێمە لە کەرکووک هەتا ئەستە بەداخەوە کێشەی زەوی چارەسەر نەکراوە لە کەرکووک کێشەی خاک چارەسەر نەکراوە کێشەی زمان تەنانەت لە جامیعەکانی ئێمە قوتابی ئێمە ناتوانێت بە زمانی دایک جوابداتەوە کە زمانێکی ڕسمیە کە لە دەستوری عێراقی دانی پێنراوە هەتا ئێستا لە کەرکووک ناتوانن بە زمانی کوردی جوابدانەوە بۆیە ئێمە یەکەم شت بچینە پەرلەمانی عێراق یەکەم جار گەڕانەوەی پێشمەرگە لە ئەمنیەتی شاری کەرکووک بەشدار بن ئەوە یەکێکە لە هەرە خاڵە سەرەکیەکان کە کەرکووک پێویستی بە هەموو کەمیاتێ پێشمەرگەش دەبێت لەو خاڵانە ئەمنیاتانی شاری کەرکووک بەشدار بێ بۆ گەڕانەوەی پێشمەرگە دووەمیان چارەسەرکردنی قانونی زەویزاری کەرکووک ئەوە زۆر گرنگە کەرکووک ئەبێت ئەو قانونە نەک بەدەم و ئیلا بێ بەکردار بە نووسینێک لە پەرلەمانەوە وەکو ئەمڕۆ بەڕێز کاک مەسرور ئاماژەی پێکرد ئەبێ ئێمە خۆمان پرۆژەکان دەستورەکان بنینە ناو پەرلەمان و ئەبرازیکەین بۆیە ئەوە یەکێکە بێت لە کارەکانمان کە لەوێت ئەبرازیکەین و ئەویکەن چارەسەری زمانشەوە هەروەها ئێمە ئەمڕۆ بەڕێز کاک مەسرور باشە قسەی خۆتەوە لە خطابیکە بۆمانی باس کرد کە ئێمە بتوانین ئەزمموی کابینی نوێمی حکوومەتی هەرێم بگوازینەوە بۆ شارەکانی کەرکووک و تەواوی شارەکانی عێراق چونکە ئەزمموی هەرێمی کوردستان بە 5 وەک ئاماژەی پێکرد بە 5 ئەو ئەزمونە دروست بووە کارەبای 24 سەعاتی ئاوی خێرا فراگوزاری ئاوی خێرا و ئەو هەموو بەنداوی کە دروست کراوە ئەو ڕێگا و بانانی کە جاران پیانەوە ڕێگای مەرگ هەمووی بووە دووسایت هەمووی چارەسەر کراوە و دووسایدەکان هەمووی بە شێوەیەکی جوان دروست کراوە و پشتێنی سەوزایی و سەوزایی ناوشار بە عنای بە شێوەیەکی زۆر دیزاینێکی جوان دروستکە ئەو ئەزمونە بتوانین بگوازینە بۆ شارەکانی دیکەی عێراقی کە 195 بودجێ عێراقیان هەیە شارەکانیان وێران بۆی بتوانین بە خەڵکی عێراقی پیشاندەین ئەوەی ئەزمموی کوردستان ئەوەیە کوردستان کە بەو شێوەیە کار دەکات زۆر سپاس بۆ بەڕێز شاهۆ نەجم کەرکووچی کاندیدی پارتی دموکراتی کوردستان بۆ پەرلەمانی عێراق کە لە کەرکووکەوە لەگەڵمان بووی